زۆر باشە لەسەر بەردەوامی کۆمەک و هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بارزانی لە بوارە جیاجیەکاندا بە تایبەتی ئاوارە و پەنابەران من لە ستۆدیۆ میوانەکەم لەگەڵە کارزان نووری ئەندامی دەستەی کارژێڕی دەستگای خێرخوازی بارزانی کارزان بەخێر بێن بۆ ستۆدیۆ. زۆر سپاس. ئێستا بینیمان لەو راپۆرتەی هاوکارمان تەیفورە کە دەستگای خێرخوازی بارزانی دەستی بە دابەشکردنی هاوکاری زستانە کردووە لە کەمپەکان بە تایبەتی. لەوێش قسەیەکرا بەوەی کە ئێستا ڕێکخراوە نێودەوڵەتیەکان تا ڕادەیەک دەستیان کێشاوەتەوە لە هاوکاری پەنابەر و ئاوارەکان. ئەمە تا چەند ئەرچی ئێوەی قرس کردووەکو دەستگای خێرخوازی بارزانی؟ بەیانی باش کاگامار، بەیانی ئێوە و بینەرانی خۆشەویست باش. طبعاً پرسیارێکی زۆر گرنگە بەداخەوە لە سەرەتای ساڵی 2023 نەک تەنها 2024 ئەوە نزیکەی دەڕۆین بۆ 2 ساڵ ئەرچی دەستگای خێرخوازی بارزانی و لایەنە حکوومیەکان لە هەرێمی کوردستان لە هەمبەر ئەرکەکانیان بەرامبەر ئاوارە و پەنابەران یەکجار قورس بووە بەهۆی دەستکێشانەوە یاخود کشانەوەی بەشێکی زۆری ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ئاژانسەکانی سەربەرنەوە یەکگرتوەکان لە هاوکاریەکانیان لە نێو کەمپەکان. بەداخەوە ڕوئیایەکی ئێمە ناوی لێ دەنین هەڵا لە ڕوانگەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ئاژانسەکانی سەربەرنەوە یەکگرتوەکان دروست بووە بەوەی کە قەیران نەهامەتیەکان تەنها ئەو کاتانن کە شەڕ لە ناوچەکەدا بوونی هەیە، بەڵام لە حقیقەتدا و بە ئەزمموی ئێمە لە نێو کەمپەکان لێکەوتەکانی شار ئەو پاشماوانەی لە دوای شەڕ و جەنگەکان بەدی دەمێنن زۆر خەتەرناکترن لە خودی جەنگەکە. ئێستا دەبینین هەزاران خێزان لە نێو کەمپەکان جێماون بێ ئەوەی هیوایەکیان هەبێ، بێ ئەوەی داهاتویان ڕوون بێتن. بەڕاستی بیانووی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ئاژانسەکانی سەربەرنەوە یەکگرتوەکانەوەیە کە سیاسەتی ئەوان لە هاوکاری مرۆییەوە دەگوازێتەوە بۆ بابەتی پەرەپێدان لە کاتێکدا خەڵک لەژێر خێمەیەکدا دەژی برسیە، خەڵک کاری نییە، خەڵک ناتوانێت ڕۆژانە بژێوی ژیانی خۆی ئەو خۆراکەی کە پێویستە بیخوا بەدەستی بێنی. وەکو دروشمێکی زۆر جوانە، بەڵێ پەرەپێدان لە هەموو کۆمەلگەیەک زەڕورە، لە نێو کۆمەلگەی ئاوارە پەنابەر خۆجێیی زەڕورە، بەڵام دەبێ ئامادەسازی پێویست بۆ بابەتی پەرەپێدان بکرێ اینجا خەڵک بچێتە ئەو بابەتە. بەداخەوەش حکوومەتی عراقیش لەو بابەتەدا یەکجار کەم تەرخەمە لە ساڵی 2022 لە بری ئەوەی 12 پاکێجی خۆراکی بدات بە هەر یەکێک لە خێزانەکان تەنها 4 بەخشی، لە ساڵی 2023 تەنها 5 بەخشی. ئەو ساڵ کە لە مانگی 11داین 6 بۆ 7 جاری لە بەپێی کەمپەکان دەگۆڕێ خۆراکی بەخشیە. بە جۆرێک لە جۆرەکان بەڕاستی کەمپەکان جێهێڵدراون. ئەکتەری سەرەکی ماوە لە ناو کەمپەکان دەستگای خێرخوازی بارزانین لایەنە حکوومیەکان. باش ئەمەڕاستی ئەرکی سەرشانی ئێوەی قورس کردووە، ینی ئەو کشانەوە و هاوکاری نەکردنی حکوومەتی عێراقیش لە کاگامار ئێمە مواسسەیەکی خێرخوازی داهاتی ئێمە لەسەر بەخشینە نێودەوڵەتیەکان و خەڵکی خواپێداوی کوردستانە. دەبێ لێرەدا بەڕاستی سوپاسی بێپایانی خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەت دەوڵەمەندەکانیان بکەین کە ئەرچی ئێمەیان سوک کردێ لەوەی بەهانای ئەو خەڵکانەوە بچین لە کاتێکدا ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و ئاژانسەکانی سەربەرنەوە یەکگرتوەکان جێیان هێشتون. لێرەشدا نابێ ڕۆڵی بەرچاوی مرۆیی دەوڵەتی ئیمارات لەبیر بکەین کە بەڕاستی لە سەرەتای ئەزماتی ئینسانیەوە لەگەڵ ئێمە بووە تا ئەو ساتش جیا لە هەموو لایەنەکانی دیکە جیان نەهێشتینە. دووبارە ڕۆڵی دەوڵەتی کوێت بەرز دەنرخێنین لە هاوکاری مرۆیەکان، بەڵام دەستگای خێرخوازی بارزانی لە ژێر فشارێکی یەکجار زۆردایە. خەڵک داواکاری هەیە ڕۆژانە، تەنها ئەکتەرێک کە لە نێو کەمپەکاندا وجودی هەبی کارمەندانی دەستگای خێرخوازی بارزانین کە بەداخەوە بە پێ ڕێککەوتنی UNHCR ئەوەش ڕۆژ بە ڕۆژ تەنانەت کارمەندانیش کەم ببێتەوە. تەنها دەریچەیەکەوەیە خەڵک بەرەو ڕووی ئیدارە دێن و داواکاریەکانیان پێشکەش دەکەن. ئێمەش هەوڵ دەدەین بە پێی ئیمکان داواکاریەکانیان پڕ بکەینەوە لە ڕێگەی خەڵکانی دەوڵەمەند، لە ڕێگەی دەوڵەتانی وەکو دەوڵەتی ئیمارات و خواپێداوانی تر، بەڵام خەریکە ئەو دەریچەیەش لە خەڵک قەپات دەکرێت. بۆیە هەست دەکەین کە خەڵک زۆر بێ ئومێد بۆ لە نێو کەمپەکان داهاتووی کاری مرۆیی لە هەرێمی کوردستان یەکجار قورس بووە. کۆمەلگەی نێودەوڵەتی پێی وایە ئەزمات نەمایە لەبەرەوەی شەڕ نەمایە، بەڵام دەبینین زیاتر لە 30 کەمپ لە نێو هەرێمی کوردستان وجودی هەیە. نزیک لە 900,000 ئاوارە پەنابەر لە هەرێمی کوردستان بوونی هەیە. ئەوانە پێویستیان بە گرنگی پێدانە، پێویستیان بەوەی سیاسەتێکی نوێ بۆیان دابڕێژینەوە دوای جەنگ ئەو خەڵکانی جێماون و قوربانی جەنگن تیان بۆ بکرێت. زۆر باش. هەڵبەت کارەکانی ئێوە فرەلایەنە فرە بوارە. ئێستا لەم وەختی ئێستا ئەولەویەتی ئێوە وەکو دەستگای خێرخوازی بارزانی بۆ چییە؟ هەڵبەت هەر ڕێکخراوێک پلانی درێژخایەن و پلانی کورتخایانی هەیە. ئێمە پلانە کورتخایەنەکانمان ئەوەیە کە ڕۆژانە دەیبینن هەوڵدان بۆ پڕکردنەوەی
احتیازی خەڵک چ لە دەرەوەی کەم بێت چ لە ناوەوەی کەمپەکان بێ هەڵبەت ڕەنگە دەستگا زۆر بەوە ناسرا بێت کە لە نێو ئاوارە و پەنابەران ئیش دەکات بەڵام دەستگای خێرخوازی بارزانی کار و چارەچەکانی یەکجار فراوان کردووە ئەویش بەدڵنیاییەوە لەژێر ڕاستپاردەی جەنابی سەرۆک بارزانی و ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی بۆردی دامەزرێنانی دەستگای خێرخوازی بارزانی کەرتی پەروەردە کەرتی دەروون و دەروون دروستی یەکێکن لە کارە هەرە لە پێشینەکانی دەستگای خێرخوازی بارزانی ئێمە لە مانگی 6 بۆ مانجینەوە سوپاس بخوا توانیمان 50 قوتابخانە لە سەرتاسەری هەرێمی کوردستان قوتابخانەی گشتی و حکومی نۆژەن بکەینەوە توانیمان زیاتر لە 15,000 جانتا و پێداویستی خوێندن بەسەر قوتابیانی هەژار دابەش بکەین لە ڕابردوودا توانیمانە سنتەری ئۆتیزمێک لە هەولێر بکەینەوە کە دەتوانین بڵین یەکێکە لە باشترین سنتەرەکانی ئۆتیزم لە سەرتاسەری ناوچەکە لە ماوەی ڕابردوو خەدەماتەکانی سنتەری ئۆتیزم فراوان بوو بۆ سۆران لە ماوەی داهاتوو دەچێتە زاخۆ و دهۆچیش بۆیە پلانەکانی دەستگای خێرخوازی بارزانی پلانی کورتخایانمان هەیە و پلانی 5 ساڵەشمان هەیە کە خۆی دەبینێتەوە لە پەرپێدان بە هزری بارزانی نەمر و گەیاندنی پەیامی بارزانی نەمر و کوردستانیان بە وڵاتانی دەرەوە هەر لەو چوارچێوەشدا ئێمە سنووری کارەکانمان تەنها لە هەرێمی کوردستان نییە بەڵکو لە دەرەوەی هەرێمی کوردستانیش بووە و بۆتە دەستگای خێرخوازی بۆتە جێی چاوەڕوانی نەک تەنها خەڵکی کوردستانیان بەڵکو کۆمەلگەی نێودەوڵەتی بە هەمان شێوەش هاوکاریکردنی قوربانیانی جەنگ بە تایبەت خانەوادەی سەربەرزی شەهیدان وەکو بینیتان لە ماوەی ڕابردوو 540 یەکەی نیشتەجێبوون لەلایەن سەرۆکی بۆردی دامەزرێنانی دەستگای خێرخوازی بارزانی ڕێزدار مەسرور بارزانی بەخشرا بە خانەوادەی شەهیدان و هەروها بێتەوە بابەتی پەروەردە و پەرەپێدان دیسان لە کارەکان و لە ئەولەویەت و لە پلانی درێژخایانی دەستگای خێرخوازی بارزانی زۆر باشە ماوەیە کە تەواجودتان لە ڕۆژاوای کوردستان زیادی کردووە و ناوە لەوێ چالاکیتان هەیە یەک کەمەوێت تا چەند توانی وتانە ئەم بابەتە فراوان بکەن بۆ ئەوەی لە ڕۆژاوای کوردستان زیاتر خزمەت بە خەڵک بکەن دوو خەڵکی ئەوێ ئەم کاری ئێوەی پێچوون طبعا دەرگاکە با بڵێن دەرگاکانی دەستگای خێرخوازی بارزانی بۆ تەواوی کوردستانیان و تەواوی مرۆڤایەتی کراوەیە بێت جیاوازی ئێمە لە سەرەتای دامەزرانی دەستگاوە تا ئەو قۆناغی ئێستا هیچ کاتێک جیاوازیمان لە نێوان پارچەکانی کوردستان نەکردووە بەڵکو بە پێچەوانەوە هەوڵمانداوە لە هەموو پارچەکانی کوردستان تەواجودمان هەبێت بە تایبەت ڕۆژاوای کوردستان کە بەداخەوە بە بارودۆخێکی زۆر سەختی مرۆییدا تێپەڕیوە لە ڕابردوودا تەواجودمان هەبووە وەکو جەنابتان بینیتان لە سەرەتای داژێکردنی کۆبانی و بە هەناوەچوونی کۆبانیەوە اینجا منطقەکانی گرێسپی و قامشلی و حەسەکە اینجا لە ساڵی 2019 دوای هێرشا ناوچەی یەکان بۆ سەر ڕۆژاوای کوردستان دەستگای خێرخوازی بارزانی یەکەمین ڕێکخراو بوو کە پاوکاری گەیاندە نێو ڕۆژئاوای کوردستان لە کاتێکدا خەڵکانی تر بە لێشا و ڕێکخراوەکانی تر بە لێشا و ڕۆژاوای کوردستانیان جێدەهێشت ئێمە دەچوین و هاوکاری خەڵکمان دەکرد و دوای بۆ بەلەرزەکەی ساڵی 2023 لە عفرین و ناوچەکانی تر دەستگای خێرخوازی بارزانی یەکەمین ڕێکخراو بوو دەرگای عفرینی بەڕووی کۆمەلگەی نێودەوڵەتیدا کردەوە و یەکەمین ڕێکخراو بۆ گەیشتین باوێ من بە خۆم هەر ڕۆژی یەکەمەوە لە تەواجودم لە عفرین هەبوو بەڕاستی توانیمان هاوکاری زۆر بگەینینە خەڵکی ئەوێ لە هەمان کاتیشدا ئۆفیسی دەستگای خێرخوازی بارزانی لەوێ بکەینەوە لە ئێستادا سنتەی بارزانی بۆ کاری ڕۆشنبیری و کاری کۆمەڵایەتی لە نێو عفریندا تەواجودی هەیە کە ڕۆژانە هاوکاری دەبەخشێ بە خەڵک ڕۆژانە دەوراتی پیشەیی دەکاتەوە ڕۆژانە دەوراتی زمان دەکاتەوە ڕۆژانە هەوڵ دەدا پەیوەندێکی تەندروست لە نێوان باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان بنیاد بنێ و هاوکاری و خەڵکوشکا کە لەوێن وجودی هەیە ینی من شتێکم بینی لەم ڕۆژانە ینی سەر ڕایەوەی ئێوە لە ڕووی مرۆییەوە هاوکاری خەڵکەکەن هاوکاری کۆمەڵێک دامەزراوەی هوەریشتان کردهبوو لە ڕووی پێداویستەکانی ئامێری میوزیک و یانی چوزانم و پێداویستیانەی کە هەیەە لەوێ وتم خەڵک لەوێت چۆن تەماشایەوە طبعا دەستگای خێرخوازی بارزانی کە دەڵین هاوکاری مرۆیی ئێمە هاوکاری مرۆیی تێرمەکی زۆر گشتگیرە کە تێیدا هەر بابەتێک مرۆڤ ببێتە مایەی دڵخۆشکردنی مرۆڤ ئەوە دەگرێتەوە دەستگای خێرخوازی بارزانی نزیکەی 19 سنتەری ڕۆشنبیری کۆمەڵایەتی هەیە کە کاری لە دەوراتە کە کاری لەکردنەوەی با بڵێن وەرکشۆپاتە گفتوگۆ دروستکردنە کە کاری ئەوەیە هاوکاری ڕۆشنبیری هاوکاری هوەری هاوکاری ئەدەبی خەڵکی ناوچەکان و ناوچەکان بکە بە کەمپ و دەرەوەی کەمپیش عفرینیش بە هەمان شێوە ئەو سنتەرە بۆتە ئومێدێک بۆ خەڵکی بەوەی کە تەنها هاوکاری مرۆیی پێشکەش نەکەین بەڵکو لە ڕوانگەی هوەریشەوە ئێمە دەستی هاوکاری بگەینین ئەوێ طبعاً خەڵکی ڕۆژاوای کوردستان خەڵکێکی زۆر دەفرەنجێنن بەڕاستی هەم لە بابەتی پیشەیی هەمیش لە بابەتی هوەری دەیانبینین بەشی هەرە زۆریان هوەرمەندن توانایی
ژەنینی ئامێرەکانی مۆزیکیان هەیە بۆیە دەمانەوێت ئەو ژیانەوانیە لە نێو ئەو خەڵکەدا بەردەوامی پێ هەبێ چونکە مۆسیقا ژیانە سەرباری ئەوەی کە بەنێو بارودۆخێکی سەختی مرۆیی تێپەڕ دەبن بەڵام دەبێت شتانێک کە بێتن کە بەڕاستی خەڵک بگەڕێنیتەوە بۆ ژیان ئومێد دروست بکە هیوا لای خەڵک دروست بکاتەوە هەموو دەریچەکان و چاردەوری بە نائومێدی داگیر نەکرێتن بۆیە دەستگای خێرخوازی بارزانی ئومێدیتی ئامانجێتی لە ڕێگەی دابینکردنی ئامێرەکانی موزیک دابینکردنی کۆرسی ڕۆشنبیری دابینکردنی کۆرسی مۆسیقا بۆ خەڵکی لێ قەوما و پێیان بڵێ هێشتا ئومێدێک هەیە بەڵێ هێشتا ژیان جوانە زۆر باشە کارزان نووری ئەندامی دەستەی کارژێڕی دەستگای خێرخوازی بارزانی زۆر سپاس سپاس بۆ ئێوە سپاس بۆ دەرفەتە دەستان خۆش بێت